لەوەرزی پاییز و زستان کاتێک سەرما هەڵدەکات خواردنا گەرمە کوردەواریەکان لای بەشێک لە خێزانەکانی هەڵەبجە هەم سکیان پێتێر دەکەن و هەمیش خۆیانی پێگەرم دەکەنەوە. بۆیە شێلم یەکێکە لەو جۆرە خواردنانەی کە لە مانگی 8 و 9 هەموو ساڵێک بەشێک لە ژنانی هەڵەبجە شێلم و بڕوێش کە لە گەنم دروست دەکرێت تێکەڵ دەکەن و 7 ڕۆژ لە کەشوهەوایەکی گەرمدا دایدەنێن تا ئەو کاتەی شێلمی تەڕی لێ دروست دەبێت. بۆ ماوەیەکیش بە پارچە پارچەیی لەبەر خۆر وشکی دەکەن و بۆ کاتی سەرماش لە نێو منجەڵی خانمی خانەدان قوڵپە قوڵپەکەی لەزەتی تایبەتی دەبەخشێتە سەر سفرەی ماڵەکەیان. چێشتەکەی تە لە پێشە نۆک و نیسکەکەی بۆ خەیتە سەر و نۆک و نیسکەکەی بۆ کەیتە سەر و دوایش خۆی شێلمەکە بەجیا کەیتە قاپێک و کە زەرد بێ جوان ئەیکوتی تۆ بە کەوچکەکە و دوای لێ نۆک و نیسک و دۆشاوەکە ڕۆن و پیازەکەی بۆ سوورەکەیت و کە دوای تێکەڵ یەکیانەکەیت. وڵای ئیتر ئیسەکێ ئەوە ئانەیەمە سعاتێ نابێت دەستمان پێکردووە ئیتر ئیستا بۆ ئەوەش یەکە بیخۆین. ماڵ هەمووی بۆنی شێلمی گرتووە، کڕووکاڵ لە دەوری سفرە کۆبوونەتەوە، خانمی دایکیشان پەیتا پەیتا شێلم بۆ ڕۆڵەکانی تێدەکات. سەرما و سۆڵە و کاری دەرەوە سکی ئەندامانی خێزانەکەی برسی کردووە، بۆیە لەگەڵ نانی هەورامی جارێک شێلم تری دەکەن و جارێکی شێلمی دەستاوی دایکیان بۆ تێرکردنی سکیان نۆشی دەکەن. ئیسفادەکەی ئەوەیە کە خەڵک لە زستانە بیخوایسە من حالیان نەخۆشم ئەم شێلمە بخۆم ئیتر لەوە چێ باش ببمەوە چونکە وزەیەکی باشی هەیە بۆ سەرما بۆ دەرکردنی سەرما لە جسمی ئینسان. هەر کاتێکیش کە مناڵێک کە سەرمای بووە یان دۆینەیان شێلمیان بە تەڕی کردو بە دەمیا. لەگەڵ گەرمبوونەوەی جەستەی شێلمخۆر لە کاتی شێلم خواردنەکەدا جاران و ئێستش لە هەڵەبجە ئەوانەی کە نەخۆشەکەوتن ئەیانوو تۆزێ پشتمان پشێلە، هەر بۆیە پێشینانە یانوت هۆ شێلم 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 هەتا حەز بکەی هەرەت شێلم. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.